وەڵا بەنسبەت فستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکانەوە من 4 ساڵ بۆ 5 ساڵە ڕوا بەشداریم کردووە لەخوا بە زیادە زۆر باشە هەتا بۆمان بکرێ کەلتوری کوردەواری بەکاربێنی باشترە کێلانە بەشداریم کردووە کولێرەی کاکڵە گوێز و ناوساجی و تا ئینسان بۆی بکرێ هەر بەرهەمی خۆماڵی باشە بۆ تەندروستی بۆ هەموو شتێ ئەو بەرهەمە خۆماڵیە نەما ئینسان هەموو تووشی نەخۆشین و مەشاکیل و هەموو شتێ بووە بەس بەرهەمی خۆماڵی هیچ عیبی نییە بۆ تەندروستی باشترین شتە من ئەمە یەکەم جارمە بێن بۆ لای کاگازار بەزەتر لە پارکەکەی سەر و بەرهەمە خۆماڵیەکانی خوارەوە کردوومەوە شێلمی تەڕمێناوە و ڕوبەهەناری ئەسڵ و مێوژوو زەیتون و ئەم فستیڤاڵە پێکهاتووە لەوەی لە هەموو ئەشیاکی کوردەواری و لە هەموو شتێک کە خەڵکی داهاتی خۆی دروستەکە هی دەستکردووی بەرهەمهێناری کوردستانە بەس خەڵکەکەمان بەڕاستی بێ دەرامەتی ئەوەیەکی کەس لێن پشتی بگرێت ئەم بامێ لە پەیوەند کراوە لە بامێ ئەم چایە چای سووری بە ترشە و شیرینە بۆ هەموو شتێک باشە بەڕاستی بۆ کۆڵۆن بۆ ماعیدە بۆ سگێشە بۆ هەچی نەخۆشیە بۆ پەسی و بۆ هەموو شتێک دەرمانە ئەم جایە بەڕاستی ئەوە تا چایەکەی ئەوەتانێت بۆ نمونە پێکهاتووە لەو چاسوورە ترشە بیکەرە ئەوەتانێ هەمانە ئەوەتانە چایەکی سوورە و ترشە پێکهاتووە لەوەی کار ئاو دەرمانەکەیە بۆ هەموو شتێک باشە بۆ هەموو ئینسانێک ئەمەمان هەیە ئەو بنێشتی ئاوی بنێشتە تاڵە بۆ ماعیدا ئەومان هەیە بنێشتە تاڵە ئەو بنێشتە تاڵە هەر دەرمانە لە داری سروشتیەوە ئەمە سروشتین ئەوە قەزوانە ئەوە قەزوانی وردکرا و هاڕدراوە ئەها بەبەر بە کوردەواری دروستکراوە ئەوە ڕوونی خۆی جایە قەزوان لە قەزوان بۆ ماعیدە دەرمانە ئەم فستیڤاڵە شتێکی زۆر باشە بۆ ناساندنی بەرهەمی کوردی لە ڕاستی ئەمڕۆ زۆر باش بوو قەرەباڵغێکی باشی پێوە دیارە هیوادارم شتەکانمان بگا بە خەڵک ئێمە بە دۆشاو و مرەبا و دۆشاوی هەنجیرمان هەبوو مرەبای هەنجیرمان هەیە مرەبای هەڵوژەمان هەیە مێوژمان هەیە کشمیشمان هەیە کەشکمان هەیە هەنجیرمان هەیە لەگەڵ ئەمیۆشکانە خۆخ و هەڵوژە و هەنجیر و مۆز و پرتەقاڵ و کەرەوزی وشک و کولیچە بامێ دۆشاوەکانی دۆشاوی کرێ و دۆشاوی هەنجیر و دۆشاوی هەڵوژە و ئیتر ئەم شتانەمان فستیڤاڵێک ئەمە بۆ کولتور بۆ کۆمەڵایەتی کاریگەری خۆی هەیە دوایە ئەم فستیڤاڵە بەرهەمی خۆمانە و خۆماڵی ئەم دەڤەرە کە وڵاتی خۆمان کوردستان وڵاتێکی بەهێزە بۆ کشتتوکاڵ بۆ هەنار بۆ هەموو بەرهەمە خۆماڵیەکان و ئەم دەڤەرەش بۆیە تایبەتە بە هەنار چونکە هەڵەبجە هەناری هەڵەبجە و دەڤەری هەڵەبجە خاک و ئاوەکەی زۆر لەبار و بەپیتە بۆ ڕواندنی هەنار. سلێمانیەوە هاتوین 15 خانمین فستیڤاڵەکە تایبەتە بە بەرهەمی خۆماڵی زیاتر
ئەو میوە و خواردنانە ئەگرێتەوە کە لەلایەن جوتیارانەوە چۆن لای بەرهەم هێنراوە بەڵام ئێمەش بەکاری دەستی بەشداریمان کردووە و سوپاسی کاگازار دەکەم کە هاوکارمان بۆ لە ئەوەی ئێمەش لەم پێشەنگایە بەشداریمان بکەین.